اینجا برایەکی بچووکم هەیە لێرە هەمووی هاڵەوینەکە ئەزانی هاڵەوین چییە؟ هەڵەوین ئەوەی وا دەموچاوی خۆیانینەکەن؟ بەڵێ منیش برایەکی بچووکم هەیە ئەڵێ لە مەکتەب هەمویان لەبەریەکەن و ئەبێ منیش لەبەریکەم. ئایا حرامەیان نا؟ حرامە، دروست نییە. هەڵەوین جەژنی ماسۆنیەتە، جەژنی کوفرە، بە هیچ شێوازێک نابێ نە بەشداری بکات نەبی کاتە بەری. چکە ئێمە مسڵمانین، ئێمە مسڵمانین، بۆنەوە ئاهەنگ و مەراسیمی تایبەت بە خۆمان هەیە، بە هیچ شێوازێک نابێت یەکەڵی ئەوان بێت لەو جۆرە دروست نییە. بەڵێ بۆ مناڵیش بە هیچ شێوازێک بەداخەوە یعنی ئەو کولتورە سەقەتە، ئەو جەژنی ماسۆنیەتە هاتۆتە کوردستانی خۆمان ساڵانە بە تایبەت، وابزانم لە هەولێر کۆمەڵێ خەڵک ئیدعای موسڵمان بوونیشەکەن، بەڵام ئەچن ئافر کوڕ و کچ تێکەڵەکەن، باشە ئەو جۆرە جلەیانە ئەو جۆرە دەرماناکەن بە دەموچاویانە، شانازیش بە خۆیانەوەکەن و ئیتر خاوەن مناڵ و کەس و کار و ئیتر بەداخەوە، ینی زۆر بەداخەوە.